باش شاشە و ئایپاد و موبایل کە دەدرێتە دەست منداڵ تا چەند کاریگەری هەیە؟ کاریگەری زۆرە تەواو کاریگەری بۆ مێشکی مناڵ زۆرە لەبەرەوەی ئەو تیشکە دەڕاتە مێشکی بە تایبەتی لە 3 ساڵی یەکەم 3 ساڵی یەکەم زۆر گرنگە و بە تایبەتی 2 ساڵی یەکەمیش بڵین 2 ساڵی یەکەم نابێ یەک چرکەی 1 دقا ئەو مناڵە بەرامبەر تەلەڤیزیۆن بێ بەرامبەر مۆبایل بێ زەرری بۆ مێشکی زۆرە لەبەرەوەی مێشک ئەو کاتە گەشەکە کە ئەو تیشکەشی بۆ بڕۆ گەشەکەی احتیمالە بۆ لایەکە بڕۆ باشە دەبینی مناڵەکە عسەبیە بێ خەوی نییە مێشکی وەرناگرێ تەرکیزی نییە باشە شت زوو لەبیرەکات هەمووی شاشەی مۆبایلە هەندێک جارێکی هەندێک جار دەبینی شاشەی مۆبایل یعنی وە لە مناڵەکەکە هینی بداتێ مواسەفاتی ئۆتیزمی بداتێ هەندێک نیشانەکانی ئۆتیزم پیشان دەدا بەڵام ئۆتیزم نییە نیشانەکانی هینەوەیە هینی شاشەیە ئایپاد و مناڵەکە دێت قسەی لەگەڵەکە ئاگەی لە خۆی نییە هاوارەکە و دەڕاتە و لەو دێتە ئەو لەو حرەکە دەکات و گوێگرێ هەمووی یعنی نیشانەکانی ئۆتیزمە بەڵام خۆی ئۆتیزم نییە ناتوانین بڵین ئۆتیزمە باشە دکتۆر ینی ئۆتیزم لەگەڵ لەدایکبوونی منداڵ لەدایک نابێت تووشی دەبێت خۆی وەکو پێم وتی مشکلەی ئەوە هەتا کۆسە نازانن هۆکاری ئۆتیزمەکە چییە جاران هەموو دەیانوت ژینگە باشە یان جابەجار خواردن وشانەشان دێنا ئێستا تەڵای ژینگەی خۆمان هەر خۆی هەرتەواو نییە هەمووی سیارەیە و دووکەڵ و ئەوشانەیە تەسی ناکەن بەڵام ئێستا شتێکە نەزەرێکە هاتووە نەزەری جینات هاتووە هەڵێ احتیمالە جینات گۆڕاوە جیناتی منداڵ گۆڕاوە هاتووە احتیمالە ئەو وەختە مناڵەکە بێ ئاگات لێبێ لە پاش ساڵێک ئاگات لێبێ